وەکو کارمەندانی نەخۆشخانەیەوە کە زیاتر ژمارەمان زیاتر لە 145 کارمەندە لە ماوەی 4 ساڵە ماوەی 4 ساڵ زیاترە ئێمە لە نەخۆشخانەی هیوا کار دەکەین سەرەتا کە هاتوونێتە ئەم خەستخانە بەناوی خۆبەخشیەوە هاتوونێتە دوات ئەمە لەسەر بڕیاری نەخۆشخانەکە خۆی بووە کە بڕیاری پێیاوین و عنیکە ئیستیشاریمان بۆ سەرف کرێت و خزمەتی نەخۆشخانی شێرپەنجە دەکەین و بەردەوامین لە کارەکانمان لە بەرامبەر بە بڕەپاری کەم کەشایانی باسکردن نییە و هاتوون ئەم خزمەتە دەکەین کە ئەم بڕەپارداریەکەمان وەرگتووە لە پێشترا بە ناوی ئیستیشاریەوە واتە بەدڵ عیادات واتە لە دوای سعات بۆن منە داوامی حکومی تا یەک بێت تا دووبێ لە دوایەوە بەدڵ عیادات هەیە لە خزخانەی هیوایە پارەیان بۆ سەرف ئەکرێ بە ناوی ئیستیشاریەوە و بۆ ئێمەش سەرف کراوە لە پێشترا و ئەم بڕەپارەیەمان بۆ سەرف کراوە و ئێمەش بەردەوام بووین بەڵام تاکو ئێستا بەردەوام بووین لەو بڕەداراییە بەڵام لە ئێستادا ماوەی زیاتر لە 6 مانگە ئێمە بێبەش کراوین لەو بڕە دارایەکەمەی کە لە ئیساریا سەرفەکرێت بڕیارماندا بۆ بایکۆرکردنی هۆڵەکان و قاوشەکان و یەکانی نەخۆشخانە و مانگرتن لە کارەکانمانە تا ئەو کاتەی دڵنیا ئەبینەوە لەوەی کە شایستەدارایی و حەقی خۆمان پێ دەدێت ئێمە کتابێکی ڕسمیمان لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە بەرز کردەوە بۆ وەزارەتی تەندروستی لێشەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەم خۆبەخشانە چۆن لە شەژمانی یەکەمی ساڵی 2020دا بەشدار بوون یان سوودمەند بوون لە ئەو نیزامی بەدەل عیاداتی کە لە نەخۆشخانەی هیوا هەیە بە هەمان شێوە ئەم شەژمانی کەش ئەوە سوودمەند بن چکە بەڕاستی ئەمە مافێکی خۆیانەوە ئەمە بەپێی ئەو ڕێنمایی کە لە ساڵی 2009 بوونی هەموو ئەمان بەشدار بوون و لە ساڵی 2020 هیچ ڕێنمایەکی تایبەت نەهاتووە تەنها شەژمان یەکەم بە ڕێنمایەک دەرچوو کە ئەمان جاریکە بەشدار بنەوانێ بەڵام ئەوە بوو لە 36 کە کۆتاوادە بوو ئەوان پارەکەیان وەرگرت لە دوایەوە هیچ بڕەپارێکیان وەرنەگرتووە و من تەحەداکەم کەسە بێ بتوانێت ماوەی 6 مانگ داوام کا لە سنتەرێکی شێرپەنجەیە بەبێ ئەوەی هیچ بڕەپارەیەک وەربگرێ و من وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا پاڵپشتی تەواوی داواکاریەکەیانم